بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەتان لێبێت لە مانگی ذیلحیجە و نۆمینە و ڕۆشتنی حاجیان بۆ ماڵی خوا و ئەم فەریزە جوانەی حەج و ئەنجامدانی ئەم واجبە گەورە لەگەڵ جژنی قوربانی پیرۆز و گردن ئازایی و دڵپاکیەکان و دەستکەوتە گەورەکانی حەج لە دڵپاکی و نیەت پاکی و ئاشتبوونەوە و مەحەبەت و هێمنی چیمان دەسەکەوێت لە دەستکەوتە گەورەکان بە تایبەتی لە حەجی پیرۆز و لە جژنی قوربانی پیرۆز و یادەوەریە جوانەکانی کوردەواری خۆمان، لادێکانی خۆمان لە مەراسیمی حەج و هەروەها لە ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵی جژن و گردن ئازایی و ڕۆژانی جژن و بەڕێکردنی ئەو یادەوەریە جوانانە بە دڵێکی پاک و نیەتێکی پاک و لێبوردەیی و تەسامح و خۆشەویستی. ئەمانە کۆمەڵە باسێکی گرنگن کە ئامانەوێت من بینەوە و لەگەڵ جێبەجێکردنی حەج و جژنی قوربان و نۆمینە و ئەم واجبە جوانانە و ئەم ئەرکە جوانانە کە لە ئیسلامە بۆ ئێمە بەجێماوە و بۆتە کللتورێکی زۆر شیرین و جوان و پڕ لە عیبادەت و پەرستش و خواناسی چۆن گەیشتۆ بە ئێمە و چەنێ ئاسوودەیی دەروون بە ئێمە بەخشێت و چەنێ ئەمان کاتە مرۆڤێکی لێبوردە و متەسامح. فەرمونەڵقەی ئەم جارەمان. حاتەمی ئەسەم بە مناڵەکانی وت: ئەمەوێت بچم زیارەتی ماڵی خوا بکەم و حەج ئەنجام بدەم. سەفەری حەج لەو کاتەیە مەڤەنەی هەلاک و تیاچوون بووە. ئەگونجا مرۆڤ تیا بچێت و نەگەڕێتەوە. مناڵەکانی پیان وت: باشە ئەیکێ ژیانمان دابین بکات کە ئەوەش حەقیان بوو و بە پێی ئەحکامی شەریعی و فیقهی ئەبێت نەفەقەی ماڵ و مناڵی دابین بکات ئینجا سەفەری حەج بکات. بەڵام کچێکی حاتەمی ئەسەم زۆر خاوەن تەقوا و دیندار بوو. وتی: بابکیان، تۆ بڕۆ، تۆمان بەڕەزاق نەبینیوە. دوای چەند ڕۆژێک خواردن لە ماڵەکەیان نەمایەوە. ڕوویان لە کچەکەیان کرد و ڕەخنەیان لێگرت و پیانوت: ئەوە هیچ خواردنێ لە ماڵمانە نەماوە. کچەکەش ڕووی لە خوای ڕەزاق و خالیقەکەی کرد: ئەمە ئەو مەبەستەیە کە ئێمە ئەمانەوێت بیخەینە ڕوو، کە دڵت ئارامی گر لە خزمەت خوایە، کە یەقینت زیادی کرد و تەوەکولت بەهێز بوو، خوای تەعالا بێ ئومێد ناکات. فەرمووی: ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب. خوایەک کە ئاگای لە هەموو شتێکی بەندەکانێتی، دەرگای ڕۆزیتان بۆ کاتەوە زیاد لەوەی کە چاوەڕوانتانە کرد. ئەمیر و گەورەی شارەکە دەگەڕا بزانێ حاڵی خەڵکی چۆنە. گەیشتە ماڵی حاتەمی ئەسەم و هەستی بە تینوێتێکی زۆر کرد. خەریک بوو دەخنکە لە تینوانە. بە یەکێک لە پاسەوانەکانی وت: لەم ماڵە کوپی ئاوی ساردم بۆ بێنە. ماڵی حاتەمی ئەسەمیش ئاوێکی سازگاریان بۆ نارد. پرسیاری کرد: ئەمە ماڵی کێیە؟ وتیان: ئەمە ماڵی حاتەمی ئەسەمە. وتی: ماڵی پیاوە ساڵحە ئیماندارەکەیە؟ وتیان: بەڵێ، ماڵی ئەوانە. وتی: سواس بۆ خوایەی ئاوی ماڵی کەسێکی ئاوا مبارەکی دەرخواردی مندا. وتی: ئەی جەنابی حاتەمی ئەسەم لەکوێیە؟ وتیان: لە سەفەری حەجە. وتی: دەی پێویستە لەسەر من کۆمەکی ماڵ و مناڵەکەی بکەم وەختێ خۆی لە سەفەری حەج بێت. پارەی و کاتە ئاڵتون بوو. کیسێک ئاڵتونی لە ماڵی حاتەمی ئەسەم دانا، بەڵام خۆی گەورە زیاتری بۆ نووسی بوون. ئەمیر وتی: بە وەزیر و دەست و دایرەکەی، ئەوەی منی خۆشەوێ وەک من بکات. ئەوەی لەگەڵی بوو هەرچییان پێ بوو لە پارەی و کاتە دایاننا بۆ ماڵی حاتەمی ئەسەم. سەروەت و سامانێکی زۆریان بەجێهێڵا و ڕۆشتن. کچەکەی دەستی کرد بە گریان. دایکی و مناڵەکانی تریان وتیان: بۆچی ئەگریت کچم؟ وتی: دایکیان، مەخلووقێکی وەکو خۆمان سەیرێکی کردین، دەوڵەمەنی کردین. ئەی ئەگەر بەرنەزەری خالیقمان بە هەمیشەیی بکەوین، ئەبێ چۆن بین؟ ئەمەی کە باسمان کرد بۆ دەرسێکی معنەوی بوو، نەک حکمی شەرعی لێوەربگرین و ماڵ و مناڵ محتاج بکەین و بچین بۆ حەج و عەمرە. نا،
ئەبێ ئەوان تێر بن ئاتاج نەبن. بەڵام ئەبێت مناڵەکانمان و خۆمان ئاوا فێری پشتبەستن بەخوای گەورە بکەین، اینجا بەدڵی خۆش ڕوو لە ماڵی خوا بکەین. خۆشەویستان، ئێمە نزیکە بینەوە لە ڕۆژانێک و شەوانێکی زۆر زۆر مبارەک کە شەو ڕۆژەکانی ذیلحیجەیە کە پێش ئەوەی کە جەژنی قوربان بێتە پێشەوە نۆمینەی تایە و سونەتێکی گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەم ڕۆژانە بەڕاستی ڕۆژی دڵخۆشبوونی موسڵمانانە، پێشوازیکردنە لە جەژنێکی زۆر گەورە کە جەژنی قوربانە و هەروەها ئەم مانگە مانگی حەجە کە موسڵمانان ئەو سەفەرە مبارەکە ئەنجامەدەن. ئایا لە حەجە لێبوردەیی و قوبوڵکردنی یەکتر و گردن ئازایی چەند زەرورە؟ ئێمە حەج و لێبوردەیی و قوبوڵکردنی یەکتر لەم جەژنە و لەم حەجەیە چۆن بیبینین؟ لە خزمەت جەنابی بەڕێز مامۆسای خۆشەویستمان مامۆسا شێخ مەزهەر شێخ نورەدین موفتی لە خزمەت یابین و باسی ئەم قوبوڵکردناکەین کە چۆن مەدرسە و قوتابخانەی حەج فێری لێبوردەیی و قوبوڵکردنمانەکە. مامۆساگیان خوا بەخێر بێ. خوا سەلامەت بن، خۆتان بەخێر بن، سەلامەت بن. مامۆساگیان، ئێمە حەجوا ڕاهاتوین یاخود ئەم مانگە پیرۆزەی ذیلحیجەوا ڕاهاتوین یاخود لە جەژنە کە هەندێک گردنازایی کەمی تایە، بەس ئایا ئەمە تەئسیلێکی شەرعی ڕۆحی ئیمانی وامان لێکە کە ئێمە ساڵ بە ساڵ زیاتر کەسایەتیمان کۆمەڵگامان مجتەمەعمان بەرەو لێبوردەیی بڕوا لەو توندی و توندتیژیە و حتا مامۆسای تەسەوڕ کە سەیری سۆشیال میدیاکەیت، یعنی ئینسان بەزەی بە ئەم میلەتە خۆشەویستی خۆمانایەتەوە بۆچی گەنجەکانی وای لێ هاتووە، ینی قسەوتن و گوێندان و تەشهیر و ناشرینکردن بۆتە مۆرکێکی ناشرین لە سۆشیال میدیا. بەڵام ئەم مەدرسە و قوتابخانەی لێبوردەیی حەج چیمان فێرەکات؟ الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. بخير بن سرچاوە کانمان، خی گەورە محفوظتان کاوە پایدار بن یا ڕەبی. لە پێشوازی ئەفضەل و ئەیامی دنیا داین، گەورەترین ڕۆژەکانی دنیا، ڕۆژانێک ئەبینی لە شوێنێکی دیاریکراودا لە تێکڕای لاکانی جیهانەوە من فەج عەمیق دێن و کۆ ئەبنەوە لەو شوێنەدا. ڕۆژانێکە کۆمەڵێک دیمەنی جوانی تێدا بەدی ئەکرێ کە جوانترینیان ئەتوانین بڵێین کۆکردنەوەی تەنها ڕەنگ و زمان و جوگرافیانیە. جیاوازی زمان و ڕەنگ و جوگرافیانیە، بەڵکو جیاوازی ئایدیا و فیکر و مەزهەبیشە. زیاتر بڕۆین جیاوازی ئایدیا و طەبیعەت و ئارەزوەکانیش. یعنی ڕۆژانێکە کەوا کاتێکە ئەفەرمێ پیرۆزترین ڕۆژی دنیاە، خەڵکی بە شوێن پیرۆزیدا ئاگەڕێ. بۆیە لەوێدا یەک شت ئەم خەڵکە کۆکاتەوە، ئەویش یەکخوایی و یەکدینی و یەک پێغەمبەری و یەک ڕووگەییە. بۆیە کاتێک ئەو خەڵکەیە لەوێدا کۆ ئەبنەوە، مرۆڤەکان لەوێدا سەرقاڵی چین، سەرقاڵی جێبەجێکردنی فەریزەیەکن کە مەبەست لە جێبەجێکردنی لێبوردنی پەروەردگار. بۆیە لەوێدا خەڵکی ژیر و کۆمەڵێ وانە فێرە بێ، یەکێک لەوانە یەکتر قبوڵکردن. ئەبینین لە سەرەتای دەستپێکردنی حەجدا مامۆسا کە یەکەم شتێک نیەتە، وانە لە یەکەم شتێک کەوا نیەتە و دەستپێەکە ئەبینی بە چەند جۆرێک نیەت ئەتوانی بهێنی. یەکێکیان ئیفرادە کەوا حەج پێش بخەی بەسەر عومرەدا، یەکێکیان قیڕانە حەج و عومرە پێکەوە کۆ بکەیتەوە، یەکێکیان تەمەتوعە عومرە پێش بخەی بەسەر حەجدا. ئەبینی سێشتی جیاوازن، بەڵام
خۆیان تەنها مەبەستلەی چییە ئەنجامدانی فەریزەیەکە بۆیە ناکرێت نابینی کەسێک کەوا نیەت بهێنێ بە حەج ئینکاری ئەوە بکاکەوە نیەتی بە عومرە هێناوە لە پێشدا یاخود نابینی کەسێک نیەتی هێنابێ بە عومرە ئینکاری ئەوە بکاکەوە نیەتی بە حەج و عومرە پێکەوە هێناوە لەوێوە بۆ دەرەکەوێت کە چەندێک لێک نزیک بوونەوە هەیە قبولکردن هەیە ئەبینی لە کاتی خەڵکی لەو کاتەدا سەرپشکە لەوەی چۆن ڕەجمی شەیطان بکە پێشی بخە یاخود دوای خاهاتەکە فمن تعجل فلا إثم عليه ومن تأخر فلا إثم عليه بۆیە لەوێوە دروست نییە کەسێ ئیحرامی بە یەکێک لەمانە بەس ئینکاری ئەوەی کە بکە یەکێک ڕەجمی پێش خست ئینکاری ئەوە بکا کە دوای بخە بۆیە ئالێرەوە لە سەرەتای دەستپێکردنی مەوسیمەکەدا مەدرسەیەکە بۆچی بۆ ڕاجیاوازی و یەکتر قبولکردن یعنی ئەبینی ئەوانەی کە لەوێدا ئەبن سەرقاڵی چین سەرقاڵی تەسکیە و تەسفیەکردنی ڕۆحیانن نان پەرژێتە سەر ئەوەی کەوا چی بکەن بەرامبەرەکەت چی ئەکا چۆن ئەجوڵێتەوە چی ئەەکەی چونکە هەموو کەسێک ئومێدی لەوێ وایە خۆی پەرۆردگار لێی وەربگرێەوە قبوڵی بکە حەجاجی ئەو ساکەمت بە فکرم بێ من لە چەند شتێک کە لە بیرم بێ بەخۆنێ ئەوەیە لە بیرمە کە لای مزگەوتەکە بوو ماڵمان بە تەنش مزگەوتەکەەوە بوو یعنی ئیتر هەچی بووایە لە دۆری مزگەوتە من ئەم بیست و ئەمزانی خۆ ئیسەش وەک ئیسە نەبوو خەڵک ئەوە نەخۆنەوار بێت و وەها هەموو شتە تاریخ بنووسێ و ئەم بەرنامە شتە جوانان هاوێ وەک ئیسایە نەبوو بەس بە حکمی ئەوەی کە من ئەو شتانە کە بینیمە بە بیرمێ کە کاتی حەج حاجی عەبدوڵای شەمسەفا حاجی ئەمین بەیەکەوە چوون بۆ حەج ئەو کاتە کە ڕۆیشتن بۆ حەج وەک ئیسە نەبوو کە وەختێ لە حەج هاتنەوە خەڵک بە تەپڵ لێدان و سەڵاواتدان ڕۆشتن بە ڕۆپیریوانە بۆ دەوری کۆشک و حتا بڵێن بۆ قەراخش ئەتر بە سەڵاواتدان و تەپڵ لێدان و ئەنە وڵاخی بەرزایانە برد و عیب نەبێ لێ سوار حاجەکانیان سوارە کردن و خۆکیسە سەیارشت نەبوو ئیتر تقریبا بخوا بڵێم سێ ڕۆژ چوار ڕۆژ چێشتە کرا و نانە کرا و چای لێ ئەنرا و خزمەتی خەڵکە کرا ئیتر هەر وەکو شایی بوو ئەمە وەکو حەجی ئەو سای کە من بەفکرین بێ ئاوانە بوو ئەو حسابانە بوو ئیتر ئەو مۆزوعانە ئاوا بوو حەجی ئەو ساکە حەجی ئەو ساکەی ساکێ نەبوو خەڵک هەمیشە بوو حەج خواتە لەو دێما و ئەزانم من حاجی عەبدوڵا و حاجی ئەمین و حاجی ئەحمەد خەجیە و خوا عافیان کە بە خاتی قورئانی عەزیمترنەوە ئەزانم کەسی کەم بەفکر نایە کە چوو بێ بۆ حەج وسە من کاتی خۆیان کە بە باوکی خۆم بەفکرێ لە سلێمانێمی کە چوو بۆ حەج بە سەیارە ئەڕۆیشتن خۆ کاتە تەیارە نەبوو هەر بە سەیارە ئەڕۆیشتن بۆ خۆیان مامۆستاوانە خەڵک بە بۆ خەتگردن عەزایی ناویست ئیتر جەژنانش کە جەژن ئەهات کە جەژن ئەهات ئایا قوربان بە یا ڕەمەزان وایە دەسوور وا بوو دەسوور وا بوو مامۆستا گیان لە مزگەوت نوێژ ئەکرا کە نوێژ ئەکرا ئەتر نەئەڕۆشتنەوە بۆ ماڵەوە ئەتر لەوێ ئەڵڵاهو ئەکبەر ئەڵڵاهو ئەکبەری جەژنیانە کرد و ئەمانە کە جەژن تە ئەڵڵاهو ئەکبەر و ئەوان نوێژ و ئەڵڵاهو ئەکبەر تەواو بوو یەکێ چۆ سەربانی مزگەوتەکان بە مکەبەرە مکەبەرەش نەبوو کاتانایی ئەوێ ڕەحمەتی خواتان لێبێ نان بێنن بۆ مزگەوت یەکێ بانگەوازێ کرد یاکە ئەحمەد شەحەموو بوو خوا عەفوی کە یا کاکە حەمی مامەسەعەب بوو خوا عەفویان کە یا ڕەبی ئەمانە بانگەوازێکیانە کرد ئێمەش ماڵمان بەتەنش مزگەوتەکە و باڵەکەمە حەسار بوو حەسار خۆ زانی چییە حەسارە ئەچوومە سەر حەسارەکە هەموو خوای بزانم کێشێکی برنجی هەیە برنج نەبوو ئیتر یەکێ قەرەخەرمان بوو دوێنەوە ڕۆن بوو قەرەخەرمان و ڕۆن بوو ماسیان تریتە کرد پیان ڕۆنی داخران کرد بەسەر پیان هەڵ سیر و ماس ئیتر ئەمە خواردنی ئەوە بوو ئیتر کە نانەها بۆ مزگەوت و نانە خورا و دەرتوی سەگەڵ ئەسان دەسووپلی یەکتینان ماسە کرد و گردن ئازایانە کرد و ئیتر جەژنی ئەو کاتە هەر ئەمانە بوو ئیتر دوای ئەوە تەختێ بوو لە خوار ئاواییەوە پیانە و تەختی عەلەی سوارە لێنە ئەتر ئەڕۆیشتن بیلامەعنا گوێ درێژیانە برد و لێ شێشتونانیانە برد و ڕەمبازیانە کرد و ئەمانەوە هاتنەوە چون خوا عەفوی کایە خۆ کوڕە بەخوا پیاوی گەنجش پیاوی پیرش ئەمانە هەمووی چوو بوو ئەوێنە بۆ خۆشی بۆ ئەوانە ئیتر کە عەوڵای شێخ مەحموود هەبوو خوا عەفویان کەی بە خاتی قورئان لەگەڵ کە حاجی حەماعەلی مامەسەعا خوا عەفویان کە و پیاوە پیرا قسە خۆشانە شتی وایە نەوت کورە خۆیانە کرد بە باسی وەکو شقڵی هەموو شتێکیان دروستە کرد ئەوانە
بۆ خۆشی خۆیان ئیتر لە دووە هاتنەوە بۆ ئاوای وتر جەژن تەواوە بۆ کوی سە نەبوو سێ ڕۆژ جەژن بێ ئیتر ئیتر بە بەیانی هەر کەسە چوو بەلای ئیشوکاری خۆی و بەلای درە و داسەوە لە وەختی درە و داسا بوو درە و داس بوو من خۆم کاتی ئەو کاتانش بەبیرە بە فرباری بکە جەژن بوو. مانگە ڕاوەستانی جیاوازیەکانە و ئەوەیە کە قوبوڵی یەکتر بکەیت و بە دوای جیاوازی یەکان نەگەڕی فێرەبی کە بە دوای جیاوازی یەکتران نەگەڕی. بێگومان ئێستا تەماشاکە قوربان عەبدوڵڵای کوڕی حەزەتی عەمری کوڕی عاص ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ لە حەجی ماڵ ئاواییدا لە خزمەتی پێغەمبەری خوا بووم صلی الله عليه وسلم. حەجی ماڵ ئاوایی قەرەباڵغترین حەج بووە لە ئیتر ئەو لە سیرەتە. ئەبینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ بەسەر وڵاخەکەوەیەتی لەو کاتایەکێک دێت ئەفەرمێ یا رسول الله صلى الله عليه وسلم إني لم أشعر أن الرمي قبل النحر ئەفەرمێ فنحرت قبل الرمي ئەفەرمێ من وام نەزانیوە کە ڕەمیکردن پێش سەر بڕین بێ بۆیە چوم حیوانەکەم سەر بڕیەوە دوایی هاتوومەتەوە ڕەمیەکەم کردو بۆ ڕجم. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویی ئیڕمی وەلا حەرەج فەرمی بڕۆ ڕەمەکەت بکەوت و هیچ بارگرانێکی تێدانی. یەکێکی کە هات پێچەوانەی ئەمی کردبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەویانە کە نەکردۆ بڕۆ بیکەوە وەلا حەرەج. ئەفەرمێ فما رأيته صلى الله عليه وسلم سئل يومئذ عن شيء إلا قال افعل ولا حرج. ئەفەرمێ ئەو ڕۆژەی کەوا حەجی ماڵ ئاوای بوو پێغەمبەری خوان بینی صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەهاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی فەرموو ئەوەم نەکردووە ئەی فەرموو بڕۆ ئەنجامی بدە و هیچ حەرەجێکی تێدانی. کێشە نییە ئەوەتانی سەیرەکەی هەرچەندە کارەکان جیاوازن یعنی یەکێک شتێکی پێش خستۆ بەسەر شتێکی کەدا یەکێک شتێکی دوا خستۆ بەسەر شتێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نایەت مەویسیان بکات چونکە ئەو شوێنە شوێنی چییە؟ شوێنی ویسعەتە نەوەکو تەضیقی شوێنی چاوەڕوانکردنی لێبوردنی پەروەردگارە نەوەکو ئەوەی کەوا یعنی خەڵکی مەویس بکەی یعنی ناکرێ مرۆڤەکان ناومێت بکەی لە شوێنێکاکەوە ڕەحمی پەروەردگار بە جیاوازتر لە تێکڕای ڕۆژەکانی ساڵدا ئەبارێ. بۆیە لێرەدا ئینسان ئەبێ ئەگەر هاتوو تەماشایەکی حاڵی خۆی بکە ئەبینێ لە دوو بەش پێک هاتوو یەکێکیان جەستەیە ئەم جەستە لە چی پێک هاتوو لە چی دروست بووە لەگەڵ دروست بووە ئینا خەلەقناهم من طین لازب ئێمە لە گڵێکی پێکەوە نووسا و ئێوەمان چی کردووە دروست کردووە دەی گرنگیدان بە گڵێکەوە هیچ ڕۆیکێکی تیانە بێ هیچ باەخێکی نییە مامۆستا بەڵام لە کاتێکدا ڕۆحێک کە لە ناو ئەم جەستەدایە ئەگەر بێت و تۆ گرنگی پێ بدەی ئەو گەیەنێ بەو مەقامەیەکەوە مەقامێکە ئیتر بە بەردەوامی عوزر بۆ خەڵکەیەنیتەوە بە بەردەوامی خەڵکی قبوڵەکەی بە بەردەوامی خەریکی پۆزژهێنانەوەی بۆ خەڵکی. بۆیە ئەبینی ئەگەر بێت و ڕوحەکەت ئیهمال کرد تابع ئەمرۆیەکە دێتە ئاراوە کە دووشتە یەکەمینیان خەتەئە دووەمینیشیان ضعفە کە هیچ ڕۆکێکی تیان ناڕێ هیچ ڕۆیەکێکی تیان ناڕێ يعني ضعفەکەها سیرکەوە خەلق الإنسان ضعیفە چونکە جەستەیە بەڵام بۆ ڕۆح پەروەردگارە فەرمێکی فإذا سويته ونفخت فيه من روحي
ئەفەرمێ کاتێکەوە ئادەمم بە ئەمری من پێکەوە ئیتر ڕێک و پێکرا چی پێکرا ڕۆحی بەکرا ببەرە و نیسبەت تێداتە پاڵێکی پاڵی خۆیە پەروەردگار بۆیە کاتێک ئەم جەستەیە بێڕۆح ئەبێ ئەم دووشتە تایە سەر هەڵەیە ئەو کاتە ئیتر بۆ خۆت دائیمە خەریکی دژایەتیکردنی خەڵکی دائیمە خەریکی قبول نەکردنی خەڵکی دائیمە خۆت بۆ خۆت خەریکی هەڵەکردنی چونکە لاوازیەکی زۆرت تێدا بەدی ئەکرێت چونکە دائیمە خەریکی چیت خەریکی ئەوەی کەوا خۆتت لایات کردووە و خەریکی خەڵکیت بۆیە حەج گرنگترین وانە لە ناو حەجدا یەکتر قبولکردنە کە هەر لە سەرەتای نیەتەکەوەکو عەرزمکردن بە جیاواز بە شێوازی جیاواز ئەوترێت و کەسێکیش نییە پێت و بڵێکی بڵێ ئەمان نادروستە و ئەویان دروستە و ئەگەر تەماشای پێشەوانی ئەم ئومەتەش بکەین ماوەسا ئەبینی یەکێکی وەکو ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەبینی لە کاتێکدا کەوا ڕەئیەکی هەیە ئەفەرمێ ڕەئی صەواب یحتەمیل الخەطأ ئەفەرمێ ئەم ڕەئیەی من ئەزانم ڕاستە بەڵام احتیمالیش ئەکا هەڵە بێ و ڕەئی بەرامبەرم چییە؟ ئەفەرمێ هەڵەیە بەڵام یحتەمیل الصەواب ئەیش گونجێ ڕاز بێ کاتێکەوە ئینسان ئالێرەوە ئاواهی بەم شێوازە پەروەردەیەکرێ لەم مەدرسەدا ئەبینی دائیمە بەم شێوازە مامەڵایەکە و کاتێکی ژوا مامەڵەی کرد ئەو کاتە کەسی بەرامبەر ئەگەر نوقسانێکی هەبوو ئەم عوزری بۆ ئەهێنێتەوە و ئەگەر بێت و شتێکیش لە خۆیەوە ڕوویدا پۆزش هێنێتەوە داوای لە برد نەکە بۆیە تەماشاکەین یعنی ئێمە لە عیبادەتەکانە گەورەترین شتێکەوە فێرمانەکە فێری پۆزیشنانەوەمانەکە ئەویش لە ژێر لە چییە ئەمە بەرهەمدێ ماوەسا لە ژێر ئەو یەکتر قبولکردنا بەرهەمدێ کاتێکەوە ئینسان بتوانێت ڕۆحی یەکتر قبولکردنی تێدا بێ بەردەوام وەکو عەرزم کردی خەریکی پۆزیشنانەوەیە بۆ بەرامبەر سەیری عیبادەتەکان و کە ماوەسا کە تۆ التمس لأخيك 70 عذرا بۆچی بەجێ ناکەی ئاخر ئەوەیەکەوە ئێمە گرنگیماندا بە لاشە و شکڵ و شێوە و ڕۆحمان لایات کرد ئەو کاتە ئیتر عوزر و شتیوان نامێنێ یعنی ئەبینی تەماشاکەی وەکو جەنابەت لە سەرەتادا فەرمووت کەسێک نوقسانیەکی ئەبێ ئەبینی لە سۆشیال میدیادا چی لێیەکەن لە جیاتی عوزری بۆ مع العلم ئەوەیشی کە زۆرێک واکە خۆی بە موسڵمان نەزانێ یعنی ئەبینی کەسێک هەڵێ تووشی هەڵەیەکە بێ لە جیاتی ئەوەی بۆی بپۆشێ کە حەدیسەکە فەرمێکی فەرمێر کەسێ سەتری عیبی کەسێک بکە خۆی پەروەردگار چیەکە سەتریەکە سەتری قیامەت ئینسانە بێت لە یادی بێ و گرنگە یاخود سەتری دنیا من هیچ لەسەرم نییە ماوەسا ئەگەر بێت و هەڵەیەکم بینی باسی بکەم یعنی هیچ پەیوەندی بە منەوە نییە نابێ باسیشی بکەم حتى جاري ما وصل هلكا هلا نية يعني اتجاهي فكرية جواز لتو كأصلا هر هلا نية أم مسألة توي بأيجيني تنك هلا يكردو يجين تكافر كردن ومشرك كردن فاسق كردني وكذا أكيد تماشى بكي وكو عرضم كردي أواني كوا بوشة وازانا نيتيانا هنا بوشة وازانا رجبيانا كرد إخو هريكي كانوا مخالفي أو كان لە عیبادەتێکا پێئەچێت لە تەمەن تا یەک جار بۆ بگونجێ ئەو کارە بکەی ئەو هەموو ویسعەتەی تیابێ بۆ لە تەواوی ژیانە ئەو هەموو ویسعەتەی تیانە بێ بۆی مامۆستا ئەگەر کەسێک بەم شێوازە ڕوحی پەروەردە کرد ئەو کاتە ئەبینی دائیمە خەریکی ئیعتیزار و پۆزیشنانەوەیە بۆ کەسی بەرامبەریش ئەگەر خودی خۆی نوقسانێکی هەبێ ئەگەر لەوا بینی بۆیە پۆشێ ئەگەر لە خودی خۆیشیا بوو بەرامبەر ئەو ئیعتیزار ڕێنێتەوە بووی چونکە تەماشا عیبادەتەکان کەی ماوەسا لە نوێژە ئەبینی کاتێکەوە ئێمە خەریکی عیبادەتی نوێژەکەین لە ناو نوێژە کاتێک کە ئینسان غافڵ ئەبێ هەڵەیەتە پێشەوە
هەڵەیەکەکەی لە دوای ئەخیری نوێژەکە چیەکەی ئەتیزار بۆ پەروەردگارێنیت سەجدەی سەهوە بێ یاخود لە حەجا مامەسا لە حەجا کاتێک سدورێک پێشێلەکەی کەفارەتەکەی کە کەفارەتەکە ئەتیزار هێنانەوەی بۆ پەروەردگار لە قەتلی خەتە ئەبینی کاتێکەوە کەسێک بە هەڵەیە کوژێ ئەبینی خوێنی لەسەر واجبە بێ کە ئەمە هەم ئەتیزار هێنانەوەی بۆ خوا هەمیش بۆ چییە؟ بۆ خەڵکەکە کە معنی علمە بێ دوایی بە ڕۆژوش ببێ ئەویان پەیوەندی بە خالقەوەی ئەویشان پەیوەندی بە مەخلوقەوەی ماوەسا هەتا خۆی گەورە مۆڵەتیاوە بە نوێژ خوێنێک لە ناو نوێژە ئەگەر شەیطان زۆری بۆ هێناوە ئیما یەنزەغەنەکە منە شەیطانی نەزغن فاستعیذ بالله هەل لە ناو نوێژەکە پەنا بگرە بەخوا ینی ئەکرێ ئینسان تووشی ئەو هەڵە بێت و عوزر بۆ خۆی گەورە بێنێتەوە داوای لێبوردن لە خۆی گەورە بکات زۆر ڕاستە مامۆستا سەیری پێغەمبەران قوربان مەقامی پێغەمبەران کە گەورەترین مەقامە ئەبینی ئەگەر بێت و شتێکیش کە پێغەمبەران مەعسوومن بەڵام شتێکیان کردبێ بە هەڵەیان دانابێ یاخود زانی بێتیان پەروەردگار پێی ناڕاحەتە و عیتابیان لێگرێ یەکسەر داوای لە بردنیان کرد حەزەتی ئادەم و حەوا کاتێکەوە لە بەهەشت ئەخرێنە سەر زەوی چیەکەن پێکەوەڵن قالا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين ئەی پەروەردگارە ئێمە ستەمما لە نەفسی خۆمان کرد ئەگەر بێت و تۆ لێمان نەبووری ڕەحمان پێنەکەی یەکێکە بین لەوانەی کەوا چیە خەسارۆمەندین جەهری تەوبەکەیشیان کرد بە جەهر نەیشان شاردەوە حەزەتی یونس لە کاتێکا کە لە ناو سکی نەهەنگەکەدایە لە کاتێکا لە ناو دەریایە لە شەوێکی تاریکدا فەرمێکی لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين ئەمە ئاعترافکردنە بەچی بە هەڵەی خودی خۆت و پۆزش هێنانەوەی بۆ خالیقەکەت تەنها خالیقیش نەبوو ماوەسا یعنی پێغەمبەران پیان شەرم نەبووە ئەگەر بێت و شتێکیان کردبێ لەگەڵ بەرامبەرە بە جۆرێک بوو بێ ئەتیزاریان هێناوەتەوە حەزەتی موسا کاتێکەوە سەلامی خوای لەسەر بێت لەگەڵ کێ لەگەڵ عەبدە ساڵحەکە حەزەتی خەضر حەزەتی خەضر هەر لە سەرەتاوە پێ فەرمێت تۆ دەرنابێ لەگەڵ منە چونکە ئەمە عیلمێکی ظاهر نییە تاوەکو شتەکان زۆر بە ڕوونی ببینرێ عیلمێکی باتینە ئەمەی حەزەتی خەضر با ئەو پێغەمبەری خوش بێ بۆیە ئەفەرمێ ئینەکە لەن تەستەطیع مەعیە سەبرا تۆ لەگەڵ منە چییە دەرنابێ بەڵام ئەو هەرچیەکە ئلحاحاکاتەوە فەرمێ لە خزمەتە فەرمێ باش فلا تسألني عن شيء حتى أحدث لك منه ذكرى فەرمێ ئەگەر بێت و شتێک لە منەوە ڕوویدا پرسیاری هیچم لێ نەکەی هەتا ئەوکو خۆم بۆ باسەکەم کاتێکەوە سەفینەکە کونتەیەەکە ئێمە خلافی ظاهرە عادەتە کاتێکەوە منداڵەکە کوژێ ئەمە هەر خلافە بە ظاهری کاتێکەوە دیوارەکە کەوتووە و کەسێک نییە یارمەتیان بدا ئەمان خەریکن لە برسا خلافی عادەتە تۆ بچیت دیواری کەسێک ڕاست بێتەوە کەنانت پێ نادا کە پرسیارەکات ئەویش پێ فەرمێ پێم نەوتی دەرنابێ لەگەڵ منا فەرمێکی لا تؤاخذني بما نسيت ئەفەرمێ لێم مەگرە لەوەی کەوا لە یادم کرد حەسی موسا فەرمێ حەزەتی موسا فەرمێ کە پێغەمبەرێکە بەرامبەر کێ بەرامبەر عەبدێکی ساڵح ئەفەرمێ لێم مەگرە لا تؤاخذني لەوەی چی لەوەی لە یادم کرد چونکە زۆر کات ماوەسا ئەو هەڵانەی کەوا ڕوئەیە لە دوو سەرچاوە ڕوئەیە یا جەهلە نەزانینە کە ئەمە دەردێکی گەورەیە ئینسان نابێ هەر بەرەو جاهیلی و بەرەو نەزانی بڕوابێ هەر چۆنێکی کردووە خۆی فێرکە یاخود نیسیان و لە یادکردنە ئەگەر کەسەکە بەرامبەری تۆ هەڵەیەکی کردهبوو لە جەهلەوە بوو ئەبێ فێریکی فێری بکەی ئەم شێوازەوانیە ئەمەیان ڕاستتر بۆی جاریکە دووبارەی ئەمە بەرامبەر کەسێکی کە نەیکاتەوە ئەگەر بێت و نەزانین بوو جەهل بوو ئەوە بێ فێریکی ئەگەر لە یادکردن بوو ئەبێ بیری بخەیتەوە و عوزریشی بۆ بێریتەوە کەوا ئەم
لە یادی کردو بۆیە ئەو هەڵی کردو بەرامبرد ئەوەی کە حیوانی بوو بێت حیواندار بوو بێ سە بەنسبەت ئێمە حیواندار بووین لە تەکیا ئێمە حیواندار بووین ماڵی کامەحمەد ئەمیناغا حیوانیان هەبوو ماڵی حاجی ئەحمەدی خەجێ و ماڵی شەمەحمەد شێقار هەروە ئەم ماڵانە حیوانیان هەبوو ما کە حەسەنی دایاسەلا چەند ماڵێکی تیا بوو کە حەمەی مەلا عەبدوڵڵا مامە شێخ حەمەی شێخ ئیمام ئەو جەماعەتی مامە شێخ حەمەی شێخ ئیمامە براکان ئەوانە حیواندار بوون ئەوەی کە حیوانی هەبوو بێ ئیتر کەشکی هەبوو ڕۆنی کەرەی هەبوو ئەی برای خۆم خەرە خەرمانیانە کرد و ساوەریانە کرد و دۆی نایانە کرد و ئیتر بەخوا خواردنەرەوەن و کورە نە بەخوا برنج هەر دەگمەند بوو کورە بەخوا ئەم پەتاتە هات ئێوارێکی ئەمە بەلا ڕانە بووم هاتمەوە شوانی خۆم هاان بووم ئەوە بووم براگەورەکەم وتی کورە وەرە بەخوا شتێکمان هەیە ئەمێوارە گۆشتە وتماچی وتی وەڵی پەتاتەیە وتم پەتاتە چییە بەخوا نەمانەزانی پەتاتە چییە نە بە قورعان نەمانەزانی پەتاتە چییە ئەیتر وەکو گۆشت وا منە بە نەمانە خۆش بە هاوینانە تەماتە و خەیار و شووتی و کاڵک و ئەمانە هەبوو لەو کاتی خۆماندا تخەماوەستا تەماتە و شووتی کاڵی خۆمان بەخوا ئالێرانە شلەی بامی لێ بنایە خۆتۆ خۆت تەکێ بینیوە بەخوا لای مزگەوتەکان ماڵ هەموو لە هۆڕاوەکە کە چونە ناو چینە ماڵەبوونی بامی و تەماتەکە هەنە بۆنی خۆش بوو وەکیسەوا بوو نەوەڵڵا اینجا ئیتر مامۆستاگیان ساوەریانە کوڵانە چین لە ساوەڕ کوڵانەکە هەبوو تۆ حەزی لە شتی پێشینانە لە ساوەڕ کوڵانەکە هەبوو هەر ڕۆژێ خەڵک بچووە بۆ ساوەڕ کوڵانن ئەچوو لە پێینی ئاواییەوە شوێنێکە بوو تو گۆمێکی خۆش و ئەوانە بوو ساوەریانە کوڵان و ئەیب نەبێ ئەیان کردە ناوسەوەتەوە بە گۆرەژیان بر لەسەر ئەشکەوتی ساوەڕ کوتانەکە لەوێ هەڵیانە ڕشت دووسە ڕۆژ دەستیان تێ کرد اینجارە ئمە بەڵێ بڵێ سەرەی ئێمە بەدایکی منە سو تەڕێ کرد خۆ ئافریکا و یەک تەشنانی هەورامیانە کرد بەداری پێمانە و نانی ساجی ئیتر ئەم شلەی بابێت تەماتیانەیە کرد بەخوا هەفتە هەشتانیانە کرد ئەم پێشەش پیاوە قەسەم بەخوایان خوارد چونکی لە ساوکتان هاتبووی کێڵە لە ساوکتان هاتونەوە ئەمە لە قەزەی ساوکتانە ئیتر ئەوایتر دووسێ ڕۆژ لە دوایە دەست هەڵیانە خستۆ لەسەرەکە و لە دوایە چونێنیان کرد بە باو کردە ناو هەردوو بۆ ماڵەوە ئیتر بەرنامە بوو بۆ زستان ئیتر چوارتەنەکە خەرە خەرمانە کرا چوارتەنەکە دۆی نەئەکرا ئیتر کەشکە کرا ئیتر ئەم حسابانە هەمووی بامێ وشکە کرایەوە باجانە ڕەشە وشکە کرایەوە تەماتە بەلەتکە اینجا دۆشاویان هاورد هەلانە فلقان لەسەر سینی هەلانە خست بەخوانی وێ ڕاستی بڕە بوو لە مێشولە ئەفاکرد بە دۆشاوە سەربانانە هەڵیانە کورە بەخوا هەموو شتێکی تیەکە و ئەیتر ئاکردە ناو سوراحی و شتەوە بۆ زستان و اینجا ئەوکوی سەر نەبووی کە حیوانی سەرە بڕی سووریانە کردو پیانە و قاورما ئاکردە ناو گۆزە و شتی واوە تر بە زەپری خوێەکە لە شوێنی فەنکادیانە ناتر چنەکان دەرێ هەناتر بە چێشتانە خوارد گەورەترین مەدرسەی حەجە کە هەم یەکتر قبولکردنی تایە هەمیش پۆزش هێنانەوەی تایە بەرامبەر کەسەکان و بەرامبەر خوای تەبارەک و تەعالا کاتێکەوە سنوورێک ئەبەزێنی بۆیە گرنگە ئینسان لەم ڕوانگەوە بڕوانێتە حەج و لە کاتێکدا لە گەورەترین ڕۆژەکانی دنیاداین خەریکی تەسکیە و تەصفیەی دڵی خۆی بێ چونکە تۆ لەوێ ئەبینی هەموو ئەوانەی ئەوێ وەکو عەرزم کردی بە تەمای ڕەحمی پەروەردگارن بە تەمای لێبوردنی پەروەردگارن و ئێمەش کە لە دەرەوەی بازنەی حەجیشین هەر ئێمەش لەم ڕۆژانەدانا ئومێدی چیەکەین تەمەنای عەفوی پەروەردگارەکەین ئەی نابێ ئێمە خۆمان ئەوە لە ناخمانە هەبێ بەرامبەر کەسەکانی بەرامبەرمان ڕۆژانی جەشنیش ئەوسە هەر و گردن ئازایە بەشی ئێمەیە هەر بەشی ئێمە یعنی ئەوەیە کە تۆ گردن ئازایی ئەەکەی لە حەقی حەق تەعالا نایکی چونکە ئەگەر سەرفیترە لە ڕەمەزانە بۆچێ بۆ حەقوڵڵاکێ بەڵام گردن ئازادی بەرامبەرەکەت بۆ چییە؟ بۆ حەق و ناسە قوربانیەکە بە هەمان شێوە حەقوڵڵاکەیە گردن ئازادی و گەڕان بە شوێن ئەوانەی کەوا تۆ ناڕەحەتت کردوون بەوەی کەوا قسەیەکت بەرامبەر کردوون و ئیعتیزار هێنانەوە بۆیان ئەمەش چییە؟ ئەمەش یەکێکە لە ئادابە گەورەکان و حەق و ناسە مامۆستا گەر کاتمان مابێ
سەیری پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم. ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تێکڕای پێغەمبەران گەورەتریش بوو. کاتێکەوە بەرامبەر مەشغوڵە بە سەرقاڵە بەوەی کەوا خەریکی داعوە و بانگەوازە لە ناو مەککە، بۆچی؟ چونکە ئەزانێ کۆمەڵێک بێ باوەڕی قوڕیش هاتوونەتە خزمەتی دەرفەت نابێ جارێکی کە ئەمانە ببینێتەوە، بۆیە زۆر سەرقاڵە پێیانەوە. ئیبن ئومی مەکتوم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دێتە خزمەتی، دێتە خزمەتی، ئەفەرمێ عەلیمنی فێرم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاوەڕێ بکە، ئەو نابینێت چی لەوێ ڕوئەیە، بۆیە هەر ئیلحاحەکە لە تەڵەبەکەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی ناخۆشە بێ ڕوئە کاتە کەسەکانی کە و خەریکە بێ قسەیان لەگەڵا بکە، بۆیە چیەتە خوارەوە؟ عەبەسە وتەوەلە ئەن جاءه الأعمى وما يدريك لعله يزكى أو يذكر فتنفعه الذكرى. ئەمە دێتە خوارەوە کە باز لەوە کاتۆ پشتت ڕوو گەرش کردووە، پشتت کردە کەسێکی نابینە، کاتێ هاتبوو پرسیاری لێ کردی، پێچێ ئەو پرسیارکردنە بێتەوە کاری ئەوەی کەوە ئەو تەسکیەی خۆی بکە لعله يزكى، یاخود ببێتە هۆکاری بیرخستنەوەی هەندێک شت و خۆی بە دوور بگرێ لە هەندێک گوناه. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی شەرم نییە بڵێ من پێغەمبەرێکم، ئەوش کەسێکی نابینە، ئەو یەکێکە لە ئومەت. ئەبێ دائیمە قوتابی زۆر کات ئیعتیزار بهێنێتەوە بە مامۆساکەی. بەڵام ئەم چونکە مامۆسایەکی پێگەیەنراوە لە مەدرسەیەکی ئیلاهیدا، ئەفەرمێ خۆیەکێ چیەکە؟ ئەفەرمێ لە ئامێزی ئەگرێ، هەموو جارێکەوە ئەگەشت پێی فەرموو مەرحەبەن بیمەن عاتەبەنی فیهی ڕەبی، بیرێ خستەوەی فەرموو سڵاو لەو کەسەی کەوا پەروەردگار بەهۆی ئەوە عیتابی لە من کرد. ئەبێ مامۆسا ئینسان ئاواهی بێ لەم مەدرسەدەیە خۆی فێری ئەوە بکاکەوە ئیعتیزار بۆ خەڵکی بهێنێتەوە، خەڵکی پێقوبڵ بێ. معقول نییە مامۆسا من و تۆ ڕەئی ئایدیامان جیاوازە، باشە قیبلەمان یەک نییە، نوێژ هەر نیوەڕۆکە 4 ڕەکەعەت ناکەین و عەسرەکە 4 ناکەین و مەغریبەکە 3 ناکەین، ئەمجا کە ڕوو ناکەینە قیبلە، یەک پێغەمبەرمان نییە صلی الله عليه وسلم. ئەبێ بۆچی ئێمە خۆمان فێری ئەو لێبوردەیە نەکەین، خۆمان فێری ئەو یەکتر قبوڵکردنە نەکەین، هەتا ئەوکو مامۆسا ئێمە ڕۆحی لێبوردەییمان تیانە بێ و یەکتر قبوڵکردنمان تیانە بێ، هەرچەندە بەرز ببینەوە ناگەین بە هیچ، وەکو خزمەتکردنی ئەو گڵەوایەکەوە هیچ تۆیەکی تێدا نەبێ. خۆی گەورە پاداشتان بەسەگیان ئەگەر شتێکتان مابێ ماشەڵڵا زۆر بە کامەڵی و جوانی باستان کرد، ئەگەر شتێکتان مابێ لە خزمەتتانە. ئەستەغفیرڵڵاه. وڵای قوربان ئەوەندە هەیە ئینسان ئەبێ ژیر بێ و وریاژ بێ. ئیسلام کەسی دوو لە ڕێی جەنابە گێژ و یعنی بێ ئاگا و خەواڵووی خۆش ناوێ، ئەبێ زۆر بە ئاگا بێ، بزانێ لەم ڕۆژگارەدا کە لە هەموو چوارلایەکەوە خەریکی تیابردنی مسلمانانن، ئەبێ ئەم مسلمانش دەستی کەسێک بگرێکەوە بەرەو ئەو ڕێگە ئەڕواکەوە خەریکە لایە. نابێ ئاسانکاری بۆ تیاچون دروستکە، نابێت ئاسانکاری بۆ تیاچون دروستکە، نابێ خەریکی یەکتر خواردن بێ. ئێستا ئەوەی کە لە غەزە ڕوئەیە، ئەگەر مسلمانان بە ئاگا بن، ئەگەر مسلمانان یەک بن، ئەگەر مسلمانان ڕۆحی یەکبوونیان تیابێ، ئیعتیزار بۆ کوفرێنەوە، ئیعتیزار بۆ من و تۆ ناهێنێتەوە کەوا من و تۆ هەڵەیەک بکەین. ئەگەر پێچێ هەڵەش نەبێ، قەولێکی یەکێک لە سەرمەزاهیبەکانی لەسەر بێ، ئیعتیزار بۆ من و تۆ ناهێنێتەوە. بەڵام ئیعتیزار بۆ کێ هێنێتەوە؟ بۆ سەهیۆنیەکانە هێنێتەوە کەوا ئەمان ئاواهین نە ئەبوایە ئاواهی بواە. تەماشاکە ئەمە لە بێ ئاگایی مسلمانە ماوەسە، یعنی لە خەوتووی مسلمانە و سەرقاڵکردنی خۆیەتی بە مسلمانانە و دەستبەردانێتی لە خەڵکی بێدین. بۆی ئێمە بێ خەممان خەمی یەکتر قبوڵکردن بێ و خەممان خەمی ئیعتیزار هێنانەوە و پۆزش هێنانەوە بێ بۆ خەڵکی، بۆ ئەوەی ڕوومان بێ ئێمە لە کاتێکدا کە ئەم ڕۆژانە گەورەترین ڕۆژەکانی دنیاە،
لە کاتێکدا کەوا ئێمە چاوەڕوانی ڕەحمی پەروەردگارەکەین لەم ڕۆژانەدا بۆی ڕوومان بێت داوای لێبوردن لە پەروەردگار. دایکم خۆ ئافریکا من دایکم بە شێوێتەوە بەرچاوم بە عەقڵێتەوە بەرچاوم من دایکی خۆم عەقڵ دیوە بە منداڵی ئەو برایەکیانم هەر لە بیری نایە ئەو چی لێ بکەم مەحموو من بۆ لای حاجی مزیڕ وەڵا ئێمە چون حاجی مزیڕ خۆ ئافریکا خەوتوو دەستڕێکی سووری بەسوو بەستەویتە بەرچاومە لە بانێکەوە ڕۆژ ئەو لە خوارە خەوتوو دایکم باوی گوتی مامە شێخ محەممەد وتی کێ وتی مامە شێخ محەممەد فاتمەی وەساکەریمم وتی خێرە بەم شەوەگەشی بۆقە دەوری ئیشاوان زووە خەوت دێژ عیشایان نەکرد و ئیسە نەبوو تا 12 بەلای سەلات و دانیشت کورەوتی بۆ خوا مەحموود دانیێشە لە من بۆ لای حاجی مزیڕ بەخوا ئەوەنە ئاگام لێ بوو سەری کرد مەسەرڕانی ئەوەنە ئاگام لێ بوو سەری کرد مەسەرڕانی سوێن بەخواتار ژنشی مەلا نەمزانی دانیێشە چییە ئەرێ بە ئەڵڵا ئەرێ بە ئەڵڵا هەتا ژنم هێنا نەمزانی دانیێشە چییە ئەمە یەکێک لەوانەیە کە حاجی شێخ محەممەد مزیڕ ئەمەم لە باوکی خۆم بیست ئەمەم لە باوکی خۆشم بینی باوکی من دوو ژنی هێنا دایکی من ئەمری خواتێ لە دۆ ژنێکی باپیرەی من خۆ ئافریکا و بسامە بلادنە ڕیشی وەکو بسامە بلادن وابوو وەڵاهی باوکی من هەتاوەکوونێ ئەو نان و هاتینە کەیبانۆمان نەبوو بەخوا من کەیبانۆ بووم من خەریکی کەی من بۆی سەخۆنەواری منێ من خەریکی حیوانداری و گەورماڵین و کورە نانکردن و کورە ئەو سابانە بووم باوکی من هەتا نان و چایی نەدایە بە باوکی ئیسراحەت نەکردایە و باوکی تا عیدی نەکردایە نە ئەچوو بوو نوێژی ناکرێت تا باوکی چاک نەکردایە ئەمە ئەوەم بە چاوی خۆم بینی شێخ محەممەد ڕئیسی شە بۆ ڕئیسی خۆمان ئەوەم شم بە چاوی خۆم بینی ئەو دایکێ بە کۆڵە بر بۆ دەربەن بۆ باخە هەنارەکانی دەربەن ئێوارە بە کۆڵی هاوردەوە ئەو شێخ محەممەد کە ئەمەرەشم بەم لە چاوی خۆمە ئەوە بینی کە لەگەڵ ڕێزی دایک و باوکە ئەوەنە چاک بوو داکە ئەو تەکیێمە کەڵم ئەوەنە پاک بوو ئەو حاجیشی عەبدوڵڵا ئەو حاجێمینە ئەم لە ڕەفیقی یەک بوون ئەم منە ڕەفیقی یەک بوون بەش هەرەوە بوو شۆ لەژە جیانە ئەخەوتن بەیەکەوە ئەم ئەحمەی کوڕێکی سە لە تەکیەیە حاجی ئەمین هینی کردبوو کورە هیناکە ئەو لە سەسەفا کاڵک و شووتی و ئەمانەی کردبوو ئەم ئەحمەوەش نازانم چۆن ڕێی تێکەوتوو بەلای کارەوە بچی دوو ترۆزییا دوو شتێکی لێ کردبووە حاجی عەبدوڵڵا بیست بووی و ئەمان پیشە خۆرە قەیچیەکە حاجێ بوو حاجەمینیان گەڕا بوو حاجەمین چۆ سەربانەکەی تەکیە وتی ڕەحمەتی خواتان لێ بێت تەکێ هەر کەسێ دزی لێکرا ئەحمەی کوڕی بدە ئەمە نە بەلایەوە ناڕەحەت بە ئوتۆ بۆ دوو درۆزی چونکە ڕەفیقی حاجی عەبدوڵڵا بخۆ ئافریکای ڕەبی ئیتر مامۆستا بۆ خوایەکەمە من لەگەڵ ماڵی کە عەوسەمەی شێخ اسماعیلە لەگەڵ ماڵی حاجی حەمە عەلیە لەگەڵ ماڵی کاکحەدینی شەمسەفا لەگەڵ ماڵی مامە عەبدوڵڵا حاجی شێخ عەبدوڵڵا لەگەڵ ماڵی کاحسێنی شێخ حەسەن ئەمانە جارە ئێمە و ماڵی کاحسێنی شێخ حەسەن باوەڕ بکە جێگەشمان جیا نەبوو لە سەربانەکە کە ئەخەوتین جێگەکەشمان جیا نەبوو تێگەیشتی هەر جێگەیە حازر بە لەسەری ئەخەوتین یەک شتی دەگمەنی کەشێ بۆ ئەگەڕمەوە ئەوەش کە لە ماڵی خۆمانە ڕوویداوە ماڵی کاحسێن بلا معنە حیوانیان نەبوو ئێمە حیوانمان هەبوو باوکم کەپێکی کردبوو دایکم لەسەر کانی ژنان و پیانە و قەمەکە لێجی دێشۆرد هاتۆ باوک وتی فاتمە کەپێکم کردو بدانە بە دڵتە چەلاکە زانی چیە چەلاک دارێکی درێژیان دا ئەچەقان لەقلقی پێوە بوو جەوەنیان پیاکرد کونیان پیاکرد مەشکۆڵیان پیاکرد لەبەرەوە کەسار بێ لەبەر پیانە و چەلاک لەبەر هەوای دەربەن ئەکرە و سەلاجی هەوای دەربەن دایک وتی کەپرەکە و چاکە هەموو شتێک و چاکە بەچ چەلاکەکە و چاک نییە داوچەخانەوەتی بۆ وتی تۆ لەسەر بانەکەی خۆمان داوچەقانەوە ئەبێ بچی سەر بانەکەی ماڵی دا عەلیە ما کاحسێن شێخ حەسەن دایچەقێنی ئێمە بچینە ماڵ ئەوان ئاو دۆکە بێنین بیخۆین و ئەوانیان بۆ ماڵی ئێمە چونکە ئەوان ئاو دویانیە ئەبێ ئێمە بچینە ماڵ ئەوان دۆ بێنین ئەوانیان بۆ ماڵی ئێمە سوێن بەخوا ئەو دارێ بە هەڵکەندەوە بردی لەسەر بانەکەی ئەوان دایکوتە حەوت کاری گەورە لە ڕۆژەکانی ذیلحیجە زۆر گەورە و خێری گەورەن. یەکەم ڕۆژەکانی حەج، دووهەم ڕۆژی عەرەفەی تایە کە زۆر گەورەیە، سێهەم لەم ڕۆژانەیە ئەم ئایەتە دابەزی کە دەفەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. چوارەم لەم ڕۆژە مبارەکانەی ذیلحیجەیە ئەم ئایەتە جوانەی تر دابەزی واسألوا الله من فضله والله ذو الفضل العظيم.
خی گەورە داوامان لێکە کە داوای لێ بکەین چونکە خاوەن فەزڵی گەورەیە. چیتان هەیە لەم ڕۆژانەی ذیلحیجەیە داوای بکەن لە پەروەردگار. پێنجەم، خی گەورە سوێندی بەم ڕۆژانە خواردووە، والفەجر وەلەیالین عەشر. خی تەعالا سوێن بەشتانێکە خوا کە گەورە و پیرۆزن. شەشەم، خۆشەویستترین ڕۆژەکانی لای خوان لە ساڵدا. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ هیچ ڕۆژانێک نییە کە کردداری چاکە خۆشەویستتر بێ لە لای خوا لە 10 ڕۆژی ذیلحیجە و نۆمینەی حاجیان. حوتەم، گەورەترین ڕۆژی تایە لە ساڵدا. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت خێرترین ڕۆژێک کە خۆر تایە هەڵهات بێت ڕۆژی عەرەفەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەک ترا فەرمێ زۆرترین ڕۆژێ کە گردنەکانی تیا ئازاد بکرێ لە ئاگری دۆزەخ ڕۆژی عەرەفەیە. دەفەرمێ باشترین دوعا دوعای ڕۆژی عەرەفەیە. زۆرترین ڕۆژێ کە دوعای تیا قبول بێت ڕۆژی عەرەفەیە. یا ڕەبی بە ڕۆژی مبارەکی عەرەفە بگەین و گردنەکانمان لە ئاگری دۆزەخ ڕزگار بکە و عەفومان کە لەگەڵ دایک و باوک و ئازیز و خۆشەویستانمان لە مردوان و زیندوان. اللهم آمین یا رب العالمین.